ئەم کاتتان باش هاوڕێیان هیوادارم هەمووتان لە خۆشی و سەلامەتی دابن. تۆزێک هاوڕێیان کۆبنەوە دەست بە پەخشی ئەو ڕۆمان دەکەین تکایە هاوڕێیەک بۆم بنووسێ کە دەنگ چۆنە باش یان خراپە. ئەو هاوڕێیانەی لێرە ئامادەن تکایە شتێک بنووسن بزانم دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە. تۆزێک هاوڕیان کۆبنەوە دەست پێ دەکەین دەنگ باشە. زۆر زۆر سوپاس کاک ئەحمەد بەخێر هاتی سەر و سەر چاوم. هاوڕیان بەخێر بنم کاتتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی دابن. چەند هەواڵێکی گرنگ هەیە بەپەلە بۆتان دەخوێنمەوە. ئیتر دوای ئەوە هەندێک هەڵسەنگاندنی کورتی لە بۆ دەکەین. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند کە بڕیاری هەڵگرتنی سزاکانی سەر سووریایی لەسەر داوای تورکیا و ئیسرائیل بووە. ئەو وتانەی ترامپ لە میانەی دیدارێکدا هاتن لە کۆشکی سپی ئەمڕۆکە دوێنێ ببورن لەگەڵ هەر پێنج سەرۆکی دەوڵەتی ئاسیایی ناوەڕاست کە لە ناویاندا کازاکستان، قرغستان، تاجیکستان و تورکمەنستان و ئۆزبەکستان هەن، یعنی وڵاتە تورکی زمانەکان. و دۆناڵد ترامپ لە میانەی کۆبوونەوەکەی داوتی ئێمە سزاکانی سەر سووریامان هەڵگرت بۆ ئەوەی دەرفەتێکیان پێ بدەین و ئێستا کاری باش دەکەن. من لە بابەتەکانی پێشووندا بە تایبەتی بابەتی سێ ڕۆژ بەر لە ئێستا کە باسم لەوە کرد کە سەردانی ئەحمەدی شەرع لە بۆ واشنگتۆن ئیتر لە ناوەڕاستی سەردانەکەدا ویانیش ئامانجە سەرەکیەکەی سەردانەکەدا ئیسرائیلە، بەڵام ئەمە بەبێ قسەکردن لەسەر هێزەکانی سووریای دیموکراتیک و چارەنووسی باکووری سووریا یەکلایی نابێتەوە، چونکە ئەم ڕێککەوتنانە پێویستیان بە واژۆکردنی کۆنگرێس و سێنات هەیە. لەناو کۆنگرێس و سێناتدا چەندین ئەندام هەن کە سوورن لەسەر ئەوە بەبێ یەکلاییکردنەوەی کێشەکانی نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و حکوومەتی ئەحمەد شەرع محاڵە ئەم کارە ئەنجام بدرێ. و ئیتر دوێنێ لە ئەلمۆنیتۆر بینیمان کە فەرماندەی سەربازی سیپان حەمۆ لێدوانێکیدا و لە لێدوانەکەیدا ئیتر بە کورتی گوتی ئامادەکاری بۆ شەڕ دەکەین، ئامادەکاری بۆ هەموو شتێک دەکەن، گلەی خۆی ناڕەزایی خۆی لەسەر دیالۆگەکان و مفاوزاتی نێوان هەردوو لا ڕاگەیان. بەشێک لە چاودێران لە سەرەتاوە ئەویان وت کە سیپان حەمۆ کەسێکی دیپلۆمات نییە، سیاسی نییە، بەتەنیا ئەسکەریە، بۆیە ئەم جۆرە قسانە دەکا. ئەی بۆ مەزلوم عەبدی بە شێوەیەک کە قسە دەکا بەردەوام ئەڵێ هەموو شتێک باشە، لەبەر ئەوەی مەزلوم عەبدی ئیتر کەسێکە بەتەنیا سەربازی نییە، کاری دیپلۆماسی ئەنجام بەدا و ئەتوانین بڵێن سەرۆکی دەستەی دانوستاندنە لەگەڵ دیمەشقدا، تەنانەت لەگەڵ تورکیاشدا، تەنانەت لەگەڵ ئەمریکاشدا. ئیتر هێزێکی کەش بێ هەر مەزلوم عەبدی سەرکردایەتی دەکا، ئەمەیان یەک. دووەمینیان سیپان حەمۆ ئەگەر ناسیاسیش بێ، ئەگەر دیپلۆماتیش نەبێ، ئەمن پێم وانییە بەبێ ئەمە بەتەنیا قسەی خۆی بێ، ئەمە بەخۆی ئەم قسەی بکە. ئەوە تەکتیکی لایەنەکانە، کەسێکیان قسەی تون دەکا، کەسێکیان قسەی نەرم دەکا. ئەو قسە توندانە لەلایەک واقعیەتەکە نیشان دەدا کە هەتاوەکو ئێستا ڕاستە قسەی خۆش دەکرێن لە کۆبوونەوەکاندا، ئەڵێن ئەمە باشە، ئەو پیشنیارە باشە، بەڵام لە بواری جێبەجێکردندا شتێک نییە، یعنی شتێک ناکەوێتە سەر کاغەز، ڕێککەوتنەکە نەکەوتۆتە سەر کاغەز. ئەمەیان یەک. دووەمینیان بمانەوێ و نەمانەوێ حکوومەتی ئەلشەرع ئیتر چاوەڕوانی دەکا بەهێز بێ، چاوەڕوانی دەکا پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکا خۆشتر بن و تورکیاش چاوەڕوانی ئەمە دەکا. لە دوای ئەمە دەیانەوێ ئیتر بە شێوەیەکە خۆیان دەیانەوێ ئیتر ڕێککەوتنەکە بگەینە ئەنجام لە بۆ هەندێک هێزەکانی سووریای دیموکراتیک گوشار دەکا. گوشارەکان لە سەرزاری مەزلوم عەبدی نابن، لە سەرزاری یەکێکی دیکە دەبن. و
ئیتر ئەمانە هەمویان بابەتێکی زۆر گرنگن و دەبینین دەوڵەت باخچەریش سەرباری ئەوەی کە لە بۆ پەکەکە لە بۆ دەم پارتی لە بۆ ئۆجەلان زۆر نەرمە و لە گەلێک بواردا بە شێوەیەکی ناڕاستە و خۆش بی دژایەتی ئەردۆغان دەکا بەڵام ئەویش خەتی سووری ئەوەیە کە نابێ هێزەکانی سووریای دیموکراتیک وەکو بلۆک وەکو تومەن وەکو فڕقا بستنە ناو فڕقەی سەربەخۆ بستنە ناو سوپای سووریادا ئەمەش خەتە سوورەکانی ئەون ئیتر بێگومان یعنی لە بەرنامەی دوێنێ ناپێرێ باسم کرد کە کۆمەڵێک مێز هەنە بە تەنیا مێزێک نییە کۆمەڵێک مێز هەنە مێزی نێوان ئیمرالی و دەوڵەتی تورکیا هەیە مێزی نێوان ئەحمەد شەرع و هێزەکانی سووریای دیموکراتیک هەیە و مێزێکی ئەمریکا هەیە کە ئەحمەد شەرع و هێزەکانی سووریای دیموکراتیک و دەوڵەتی تورکیا و ئەمانە هەموو لەسەریدا دادەنیشن ئەگەر ئامادەش نەبن بە شێوەیەکی ناڕاستە و خۆ ئامادە ئابن ویانش ئاگیان لێ ئەمانە هەموو بەیەکەوە بڕیار دەدەن بۆیە ئەمەی دەوڵەت باخچەری دەیەوێ کە یەکێک لە مۆتیڤەکانی ئەو پرۆسەی دیالۆگە کە دەستی پێکردووە ئەمە زۆر زەحمەتە بگاتە ئامانجی خۆی بەڵام وەکووتم دەوڵەتی نوێی سووریا حکوومەتی سووریا بەردەوام چاوەڕوانیەکە چاوەڕوانی دەکا دەستی زیاتر بکرێنەوە لە ناو هاوسەنگیەکاندا ئیتر بەو شێوەیە کارەکان بەردەوام بکە هاوڕێنی سەر فێسبوک تکایە وەرنە سەر یوتوب هاوڕێنی سەر فێسبوک تکایە دوای 2 دقەی دیکە لەسەر فێسبوک پەخشەکە نامینێ وەرنە سەر یوتوب لەسەر یوتوب تەماشای بەرنامەکە بکەن هەر پەیوەندی بۆەوە ئیتر شتێکی سیر بوو کە دوێنێ زانیمان کازاکستان چۆن ئەو پەیمانی ئیبراهیمی بەخۆتان دەزانن چیە لێکە کازاکستان وڵاتێکی زۆر دوورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ئاسیایە و ئیتر کازاکستان پێشتر پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ رووسیا هەبووە ئێستاکە تەماشا دەکەین هەتاوەکو دێ زیاتر دەچێتە بەرەی خۆر ئاوان و کازاکستان چۆن ئەو پەیمانی ئیبراهیمی واتە چۆن ئەو پەیمانی ئیسرائیلی لێرەدا ئیتر نەوت و غاز بابەتێکی گرنگە کە کازاکستان ئیتر یەدەکێکی نەوت و غازی زۆر بەهێزی هەیە بەڵام کانزا دەگمەنەکانیشی هەن و لە هەمان کاتدا کازاکستان ڕێگەی ئاوریشمی لە خۆ دەگرێت ڕێگەی ئاوریشمی چینی کە لە کازاکستاندا ڕۆڵێکی بەبایەخی هەیە لە هەمان کاتدا ئیتر هەر پەیوەندی بە و باسی کە پێشتر باسم کرد مەسەلەی دەریای خەزەر هەیە کازاکستان یەک لە چاری دەریای خەزەر کۆنتترۆل دەکات یعنی سنووری دەریای خەزەر یەک لە سەرچاری دەکەوێتە خاکی کازاکستان و دەریای خەزەر لە بۆ ئیسرائیل بایەخی چییە لە بۆ ئیسرائیل بایەخی ئەوەیە کە لەوێشەوە ئیتر ئێران ئابلۆقە بدرێ خۆی لە خۆیدا ماوەیەکی دوور و درێژە ئیتر ئەمریکیەکان وە بە تایبەتیش لە سەرزاری تۆماس باراکدا باس لەوە دەکەن کە تورکیا و ئیسرائیل شەڕ ناکەن ناتوان شەڕ بکەن بەڵکو ئەوان بەرژەوەندێکی هاوبەشتیان هەیە لە دەریای سپی هەتا وەکو دەریای خەزەر لێرەدا زۆر گرنگە وەکو وتم دەریای خەزەر هەم لە بۆ ڕێگەی ئاوریشمی زۆر گرنگە هەم لە بۆ هاتوچۆی نەوت و غاز و یەکێک لە مەمەڕە ئاویە گرنگەکانە و لە هەمان کاتدا دەریای خەزەر دەکەوێتە سەر سنووری ئێران لەوێشەوە ئەگەر ئێران ئابلۆقە بدرێ ئەوە بابەتێکی زۆر گرنگە لە هەمان کاتدا هەر پەیوەندی بە مەسەلەی تورکیاوە ئیتر هیومن رایتس وۆچ پرۆژەیەکی پشتیوانی لە دادگای مافی مرۆڤی تورکیا ڕاگەیاند هەروەکو دەزانن دادگای مافی مرۆڤی ئەوروپا ببورن ئیتر بۆ جاری سێیەم هەموو بیانوەکانی لە دەست تورکیا دەرهێنان بۆ سربەستکردنی سلاحەدین دەمیرتاش و هاوڕێکانی و دوای ئەوە کەسانی وەک ئۆسمان کەواڵە و ئەوانەش دێن کە بەبێ هیچ تاوانێک چەندین ساڵە زیندانی کراون دەمی مەسلەی دەمیرتاش پەیوەندی بە زۆر بابەتەوە هەیە لە لایفی پێرێدا دوێنێ ناپێرێ باسم کرد کە باخچەلی پێشتر لە ساڵی 2015 کاتێک هەدەپە
بەسەرکردایەتی دەمیرتاش و فیدەن یوکسڵداخ لە گەشە سندنێکی زۆر گەورەدا بوو خەریک بوو دەنگەکانی ینی گەشت بووە سەدا 13 بەڵام خەریک بوو بگاتە سەدا 15 و سەرکەوتنی هەدەپە وای کرد کە ئاک پارتی لە هەڵبژاردن نەباتەوە بۆیە دەوڵەت باخچەلی لەگەڵ ئاک پارتی ڕێک کەوت و داوایان کرد سیستەمی تورکیا لە سیستەمێکی پەرلەمانیەوە ببێتە سیستەمێکی سەرۆکایەتی بەڵام ئێستا کە تەماشا دەکەن ئەو سیستەمە سەرۆکایەتیە زیانی زۆر گەورەی لە تورکیا داوای یەک دوو ئەو مەترسیەی کە دەوڵەت باخچەی لە ساڵی 2015 لێی ئەترساواتە پەکەکە هەدە بزوتنەوەی کوردی ئێستاکە پیلانێکی دیکەیان هەیە کە ئەو بزوتنەوەیە بخرێتە ناو پرۆژەی تورکیا واتە بزوتنەوەی چەکداری خۆی لە خۆیدا نامێنێ بزوتنەوەی ڕێکخراوەیی بە ناوی پەکەکە خۆی لە خۆیدا نامێنێ کە نەماوە بە شێوەیەکی ڕسمی هەڵوەشاوەتەوە بەڵام لە هەمان کاتدا ئیتر ئەو بزوتنەوەیە بکەوێتە ناو ئامێزی تورکیا لە ناو تورکیادا ئیتر کاری خۆی بکە ئیتر ئەمە ناویان لە ناوە ئەنتیگراسیۆن بەڵام ئەو ئەنتیگراسیۆنە تەماشا دەکەن ئەنتیگراسیۆنێکی تێریتۆریال نییە یعنی پەیوەندی بە خاک و ناوچە ئەمانە نییە و لە هەمان کاتدا ئیتر پەیوەندێکی زۆری بە سووریاوە هەیە بەڵام لە کاتێکدا کە پەکەکە و پەژاک لەسەر قەندیل و دەوروبەری ئێراندا خۆیان کۆ دەکەنەوە هەتا وەکو ئێستا دەنگێکی دەوڵەتی تورکیا بەرز نابینی ینی ئەمەش جێگای سەرنجە لە سووریا کێشە دروست دەکەن بۆ هەبوونی هێزەکانی سووریای دیموکراتیک وەکو فڕقە بزنە ناو سوپای ئەحمەد شەرع ینی سوپای سووریای نوێ بەڵام لە قەندیلدا لە پێنج جوێندا ئەگەر هێزێکی پێککە هەبێ هەتا وەکو ئێستا ئێمە لە زاری دەوڵەتی تورکیا ڕیاکسیۆن و کاردانەوەیەکی تند نابینی ئەمەش بابەتێکە دەمەوێ یەک دوو هەواڵی دیکەی خۆش بخوێنمەوە بە تایبەتیش ئیتر ئازادکردنی دوو ژنی ئێزیدی لە شەنگال کە ساڵی 2014 ئیتر کەوتبوونە دەست داعش ئەمەیان بابەتێکی گرنگە کە حوسێن قائیدی ئیتر یەکێک لە بەرپرسیارە سەربازیەکانی هەرێمی کوردستان ئەو هەواڵەی ڕاگەیان 14 ساڵە دیلەن یەکەچیان 21 ساڵ و ئەوەی دیکەشیان 26 ساڵە بە منداڵی ڕفێن دراون و بەڵام ڕای ناگەیەنێتن ئەمانە لەکوێ ئیتر دۆزراونەتەوە ئەمە بابەتە گرنگەکان بوون کە ئەوڕۆکە ویستم پێشکەشتان بکەم هاوڕێیان لە مێژە باسی ئەوە دەکەین کە ئیتر هاوڕێیەکی کۆمنتێکی نووسیەوە بە لایڤە تۆزێک درێژ بێت باسی هەموو شتەکان بکە وەک دروستکردنی بنکەی ئاسمانی ئەمریکا لە دیمەشق و دروستکردنی دانەیەکی تری هاوبەشی تورکیا و ئەمریکا لە دێرە زور بەڵێ ینی ئەو هەروەکو باسم کرد کاک دیار عومەر هەروەکو باسم کرد یعنی ئەمریکا پرۆژەیەکی وای هەیە و ئەمە ئیسرائیلیش بەمە ڕازیە تەماشاکە دۆناڵد ترامپ ئەڵێ لەسەر داخوازی ئیسرائیل و تورکیا من سزاکانم لەسەر ئەحمەد شەرع هەڵگرتن واتە ئەحمەد شەرع تیرۆریست نییە ئەمە زۆر گرنگە تورکیا و ئیسرائیل ئەمە بابەتێکی زۆر گرنگە و لە هەمان کاتدا تۆماس باراک ئەڵێ ئیسرائیل و تورکیا بەیەکەوە شەڕ ناکەن و یانیش نابێ بەیەکەوە شەڕ بکەن خۆی لە خۆیدا کەس تەوەقعی ئەوە ناکە تورکیا و ئیسرائیل بەیەکەوە شەڕ بکەن دەبێت لە دەریای سپیناوە ڕاستەوە هەتا وەکو دەریای خەزەر بەیەکەوە هاوکاری بکەن ئەو هاوکاریە بەتەنیا هاوکاری ئابووری نییە هاوکاری ئەمنیە و ئەو هاوکاریە بتەوێت و نەتەوێت پەیوەندی بە ئاسایشی ئیسرائیل و یانیش پیلانەکانی ئیسرائیلەوە هەیە ئێران لە ناو ئابلۆقەیەکی زۆر توندایە بەڵام ئەو ڕژێمەی لەسەر دەسەڵاتە تەماشای وەزیری دەرەوەی ئێران بکە عراقچی بەڕاستی وەکو پازدارێک قسە دەکە یعنی نەوەکو وەزیری دەرەوە تەنانەت لە هەموو کۆبوونەوەکانیدا باسی چەک دەکە فلانە چەک دروست بکەین فلانە چەک ئیتر خەریکە دروستی دەکەین فلانە چەک نمایشمان پێکرا وەکو وەزیرێک وەکو فەرماندەیەکی سەربازی قسە دەکە ئەمە نیشانمان ئەدا کە ئەو ڕژێمە هەتا وەکو ئێستاش لە ڕێگای سەربازی دەیەوێت بەردەوام یعنی بەردەوامی بە
پرۆژە سەربازیەکانی پێشووی ئێران بدا بەڵام لە ناوە خۆدا تەماشا دەکەین ریفۆرم خوازەکان وەکو لاریجانی کەڕوبی بەڕاستی بە شێوەیەکی کە قسە دەکەن یعنی وابزانم لاریزانی بووی یان کەڕوبی بوو وابزانم چەڕۆژ پێش ئێستا هەواڵێکم لەسەری خوێندەوە کە ئیتر لێدوانێکی ئەڵێ ئەیگۆت ئەگەر حیزبی توودە لەسەر دەسەڵات بووایە بەو شێوەیە وەکو ئێوە مەبەستی ڕژێمی ئێستا ئێرانە پەیوەندیەکانی لەگەڵ رووسیا خۆش نەدەکرد ڕاستیش دەکات ئیتر لەلایەک ئەوانە ئەڵێن رووسیا خیانەتی لێکردین رووسیا یارمەتی نەداین ئەو چەکانەی ئێمە لە رووسیا وەرمانگرتن و کڕیمان هەر رووسیا بەخۆی دیانکاتە ئامانجی ئیسرائیل لەلایەک ئەم جۆرە قسانە دەکەن لەلایەکیش بەردەوام چاویان لە چەکی رووسیا هەتاوەکو ئێستا چاویان لە رووسیا چاویان لە چاینایە ئیتر ئەمەیان لەلایەکی دیکە تەماشا دەکەین بەڕاستی لە دەرەوە لە ئاستی دەرەوە هێزێک نادۆزینەوە کە یارمەتی ئێران بدا ئیتر ئێران لە ناوە خۆیدا لە بۆ مەسەلەی حیزاب و هەندێک بابەت هەندێک ئەوە دەکا سستی دەکا بەڵام ئەمەشی نەکردوتە بابەتێکی یاسایی ئیتر ئەو پرۆژەیە کە سەرۆک کۆمار پێشتر پێشکەشی کرد لەسەر مەسەلەی حیزاب ڕەت کرایەوە بە خۆتان دەزانن ئیتر ئەمە وامان لێ دەکا ئیتر کە گەمارۆکان هەم لە بواری ئابووری هەم لە بواری سەربازی هەم لە بواری ئەمنی و ئاسایشی هەم لە بواری تێریتۆریاڵەوە ینی جوگرافیدا لەسەر ئێران قڕستر ببن بۆیە بەڕای من ئەگەر بێت و تورکیا نەکەوێتە ناو پیلانی ئیسرائیلی و ئەمریکی زۆر زەحمەتە ئەو گوشارانە بەردەوام بکەن لەسەر ئێران بەڵام ئەگەر تورکیا بکەوێتە ناوی ئەزەربایجان دەکەوێتە ناوی ئەرمەنستان دەکەوێتە ناوی و ئێستا کازاکستان کەوتۆتە ناوی خۆی لە خۆی دەکەندا و لە ناودایە بە تەنیا دەمێنێتەوە عراقیش لە دوای هەڵبژاردن ئیتر دەبینین چی بەسەردێ و چ گۆڕانکاریەکی بەسەردێ کە هەمومان چاوەڕێ دەکەین گۆڕانکاریەک بێ و ئەو گۆڕانکاریە ڕنگ بێ بەدڵی ئێران نەبێ ئیتر ئەمانە هەمویان بابەتەکەن یعنی زۆر کەس ئەڵێن ئیسرائیل و ئەمریکا ناکرێ ببنە هاوبەش نەخێر دەکرێ ببنە هاوبەش چۆن ناکرێ ببن بە هاوبەش یعنی هاوبەشەکە چییە لە قۆناغی مامناوەندیدا دەوڵەتی ئێران بخرێتە ناو ئابلۆقەیەکی زۆر کوشندە و لە ئەنجامی ئەمەدا ئیتر دەوڵەتی ئێران بگۆڕدرێ ئەمن شیمانە دەکەم دەوڵەتی ئێران لە ناوە خۆیدا دەگۆڕدرێ بەڵام زۆر بە خێرایی ینی بە پەلە نابێ زۆر بە هێواش ینی بە خێرایی نابێ ببورن کە گوتم خێرایی زۆر هێواش ئیتر هەنگاو دەنێ بەڵام ناچارە بەرەو گۆڕانکاری بچێ ئەگەر بنەو بەرەو گۆڕانکاری نەچێ ئەمریکا بەخۆی خەرجی شەڕێکی زۆر گەورە لەگەڵ ئێران ناخاتە ئەستۆی خۆی بەڵام دەیەوێ ئەم خەرجە لە ڕێگای ئیسرائیل لە ڕێگەی وڵاتانی کەندا و حتا لە ڕێگای تورکیا ئەمانە بەجێبێنێ لەلایەکی دیکە دیسا تورکیا لە بۆ وڵاتانی ئەوروپا زۆر گرنگە مەسەڵەن ئێستا کە ڕۆمانیا بە هەردوو قات تەقلە لێ ئەدا بۆ ئەوەی تورکیا بکەوێتە ناو پرۆژەی ئاسایشی یەکێتی ئەوروپا پرۆژەی ئاسایشی یەکێتی ئەوروپا بریتیە لە بەرگریکردن لە دەریای سپی ناوەڕاست و بۆ ئەوەی ڕێگا لە رووسیا بگیرێ لە بەرامبەر ئەمەدا زۆربەی هەموو ئەتوانین بڵێ هەموو وڵاتانی ئەوروپا رازین بەڵام یۆنان نیگەرانی هەیە یۆنان نایەوێت تورکیا بە شێوەیەکی زۆر قەبە دەست پێشخەر بچێتە ناو ئەو پرۆژەیە ئەمە یەکێک لە باسەکانە هەر لە بۆ هەندێ ئیترکردنەوەی فڕۆکەخانەی ئەمریکا وەکردنەوە و بەشداری پێکردنی تورکیا بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر بێت و نەبێتە هەڕەشە بۆ سەرهێزەکانی سووریای دیموکراتیک من ئەمە بە ئەوە نازانم بە کێشە نازانم چونکە لەگەڵ ئەمریکیەکاندا دەکرێت و ئەمە لە بۆ ئیسرائیلیش کێشە دروست ناکە ئێوە چاوتان لەوە نەبێ کە ئیسرائیل لە ڕێگەی هەندێک مێدیادا ویانیش لە ڕێگەی هەندێک کەسایەتی و ئەکادیمیدا ئیتر کوردەکان دروزەکان حتا ئێرانیەکان هەندەدا بەڵام لە ژێرەوە ئەتوانێت لەگەڵ دەوڵەتەکان
سازش بکە چ دەوڵەتی سووریا دەبێت چ دەوڵەتی تورکیا دەبێت ئەو دەوڵەتانی کە کێشن بە کێشیان دەبینێ و لەگەڵ ئەمانەدا ئەتوانێت سازش بکە پێشتر لە بەرنمەیەکمدا لەو بارەوە لەگەڵ کاک شەماڵ بەشیری ئیتر قسەم کرد شەماڵ بەشیریش بۆ چوونی وابوو یعنی لە سیاسەتی نێودەوڵەتیدا ئیتیفاق لە نێوان دوو دەوڵەتدا دەکرێت ئیتیفاق لە نێوان دەوڵەتێک و هێزێکی دیکەی نادەوڵەتی ناکرێت اتفاق ناکری ئەکرێ ڕێککەوتنێکی کاتی بگرێ هاوکاریەک بکرێ هەتاوەکو ئێستش ئەمریکیەکان ناڵێن هێزەکانی سووریای دیموکراتی متفقی ئێمە ئەڵێن پارتنەرن واتە هاوکاری سەرزەوینە ئەمە دوشتی جیاوازن لە بۆ هەندێک ئیسرائیل ئەکرێ بەمە ڕازی ببێ و ئێستاکە ئەمریکا ئەم کاریان پێ دەکە لەبیرتان بێ دوێنێ دەوڵەت باخچەری ئیتر تۆماس باراک واتە ئەمباسادۆری ئەمریکای لە ئەنقەرە ئاگدار کردەوە حتا قسەی زۆر زۆر توندی پێوتن چونکە تۆماس باراک بەردەوام کار لەسەر ئەوە دەکا ئیسرائیل و تورکیا بەیەکەوە هاوکاری بکەن لێرەدا بەیەکەوە هاوکاری بکەن وەکوتم لەلایەک پەیوەندی بە هەڕەشەکانی رووسیاوە هەیە بۆ سەر ئەوروپا بۆ سەر متفقەکانی ناتۆ لەلایەکی دیکە پەیوەندی بە ئێرانەوە هەیە یعنی بەبێ تورکیا ئەتۆ ناتوانانی هەموو شتێک لە بەرامبەر ئێراندا بکەیت یعنی ناڵێم ئەوان ئێران تورکیا شەڕی ئێران دەکا ئەمە ناڵێم بەڵام لە پرۆژەیەکدا جێگا بگرێت کە لایەنگری ئێران نەبێت کوردەکانی شووە هێزەکانی سووریای دیموکراتی چووە حتا پەکەکە شووە یعنی ئەمە تەواوی پیلانەکەیە بەڵام دەوڵەت باخچەلی لە چی ئەترسێ بێگومان یعنی ڕەفلێکسەکانی ڕەفلێکسی ئەمنین ئاسایشی یەک دوو دەوڵەت باخچەلی ئیتر نابێ بە تەنیا گوتارەکانی قسەکانی حرفیەن لێک بدرێنەوە دەبێ زۆر جار بە هەندێک جار بە پێچەوانەش وەری بگری مەسەلەن بەردەوام تەماشا دەکەین کار دەکا بە پێچەوانەی ئەردۆغان دژی ئەردۆغان ویان گوشار بۆ سەر ئەردۆغان دەکا بۆ ئەوەی شتێک پێک بێنێ یەک لەوانە سەربەستکردنی دەمیرتاشە ڕێگا خۆشکردنە بۆ ئەوەی کۆمیسیۆنی پەرلەمان کە دەربارەی پرۆسی دیالۆگ دروست بووە ئیتر ئەوان پێی دەڵێن پرۆسی بێ تیرۆرکردنی ویانیش داماڵینی تورکیا لە تیرۆر ئیتر لە پێناوی ئەو یعنی ڕێگا خۆشکردن بۆ ئەو پرۆسەیە ئەردۆغان ناچاری هەندێک شت دەکا بەڵام تەماشا دەکەین لە بۆ ئەوە هەندێک شت دەکا بەدڵی ئەردۆغان بۆ نمونە هێرش دەکاتە سەر پارتی کۆماری جەهەپا بەڵام لە ژێرەوە تەماشا دەکەین کارێک دەکا کە دەکەوێتە خزمەتی جەهەپەشەوە یعنی دەبێ خوێندنەوەیەکی تایبەت لە بۆ قسەکانی دەوڵەت باخچەلی بکرێت دەوڵەت باخچەلی گورگێکە لەناو سیاسەتدا ئەمانە هەمووی ئەوە بابەتی گرنگن و لە هەمان کاتدا دەبێ ئیتر حیسابێکی وا بکرێ کە نمونەیەکتان بۆ بێنمەوە پێش ئەوەی ئەردۆغان هەری دوایی بچێتە واشنگتۆن نیویۆرک ببورن لە بۆ کۆبوونەوەی نەتەوەی گرتوەکان لە دوای ئەوەشدا کۆبوونەوەیکی لەگەڵ دۆناڵد ترامپ هەبوو دەوڵەت باخچەلی بە ئاشکرا گوتی دەبێت تورکیا بچێتە بەرەی رووسیا و چینی تر رووسیا و چین و ئێران بەڵام تەماشا دەکەی هاوکارەکەی دەچێتە نیویۆرک پاشان دەچێتە واشنگتۆن ئیتیفاقێکی ئەمنی لەگەڵ ئەوە دەکا لەگەڵ ئەمریکادا دەکاوە ئەو ئیتیفاق لە ناوەڕاستی ئیتیفاق ئەمنیەکەدا ئیسرائیل و غەزە هەیە و ئەردۆغان بەردەوام پەسنیدا ئەڵێ پیاوێکی ئازایە باشە عاقڵە ئەمنی زۆر خۆش دەوێت هەرچی پێی بڵێم بەگوێم دەکا ئەو پەیوەندی بەوە هەیە کە مەسەلەی غەزە لە ئەستۆ بگرا ئیتر لە ڕێگای تۆوە ئێمە دەمانەوێت حەماس پەیتا بێچەک بکەین و یانیش ناچاری پرۆژەکانی خۆمانی بکەین میانی بابەتەکە بەو شێوەیە ئینسان دەبێ لێکی بداتەوە نازانم پرسیاری دیکە چی کراوە لە میدیای عەرەبی زۆر بەس کراوە بڵێ بەڵێ کاک دیار عومەر یعنی مەسەلەی شەڕ
ئەوەی کە سیپان هەموو باسی دەکە ئامادەکاری بۆ شەڕ دەکەین من ئەمە بە مەسلەیەکی زەحمەتی دەبینم ینی شەڕی هێزەکانی سووریای دیموکراتیک لەگەڵ حکوومەتی شەرع تەواو بابەتەکە ئالۆز دەکە و بێگومان یەکێک لە مەترسیەکان ئەوەیە خێڵە عەرەبەکان کە هەم چاوێکیان لە هێزەکانی سووریای دیموکراتیکە بەڵام هەم چاوێکیان لە ڕژێمی نوێی سووریایە ئەمانە هەڵویستیان چ دەبێ خۆی لە خۆیدا هێزەکانی سووریای دیموکراتیک نیوەی زیاتری عەرەبە و ئەو عەرەبانەش بەشێکی زۆریان خێڵ و عاشیرەتە عەرەبەکانە پێشتر ئیتر بە ناچاری بێ بە پارەی سعودیا بێ بە نێوژیوانی ئەمریکا بێ لەگەڵ هەسەدە یەکیان گرتووە بەڵام ئەمانە چیان بەسەردێ ئەمە بابەتێکی هەستیارە لە هەمان کاتدا ئەگەر هێزەکانی سووریای دیموکراتی دەست بە شەڕە بکەن ئەمە کێشەکە زۆر زۆر ئالۆز دەکاوە بەڕاستی ناتوانین هیچ کەس ناتوانین شیمانەیەک لە بۆ ئایندەی ئەمە بکەین بەڵام کاتەکە زۆر زۆر گرنگە و ئەوانە دەیانەوەی لە ڕێگەی سیپان هەموو گوشارێک دروست بکەن کە بە زووترین کاتدا بگەنە ڕێککەوتن ئێستاکە حکوومەتی شەرع ئەگەر ڕێککەوتنیشی بووێ لەلایەکەوە تورکیا مؤسساتی دەوڵەتی تورکیا بە تایبەتی میت گوشارێکی زۆری لێ دەکا و ئەحمەد شەرع ئەگەر لەگەڵ ئیسرائیل ڕێک نەکەوی لەگەڵ ئەمریکا ڕێک نەکەوێ ناچارە بسێتە ژێرباری ئەو گوشارانی تورکیا چونکە تاقە دەریەکە تاقە بەرەی پشتەوەی ئەحمەد شەرع تورکایە و ئەو هێزانەی ئەحمەد شەرع بەشی زۆریان لە تورکیا پەروەردەکراوە پەروەردەی میتیان هەیە میت لە ناویدا زۆر زۆر حاکمە و جگە لە ئەوە دەستەی تەحریر شام هێزەکانی دیکە وەکو حەمزات و حەمشاد و ئەمانە هێزی تورکمەنن یعنی هێزێکن کە سەرەتا میت دروستی کردوون هەر دروستی کردوون لە هیچەوە دروستی کردوونە ئیتر ئەمانە بەڕاستی کێشەی زۆر زۆر گەورن و تورکیا کاریگەری لەسەر جیهادیە ئۆزبەکیەکان هەیە جیهادیە ئوغڕەکان هەیە ئەمانە هەموو کێشەی زۆر زۆر گەورن دەبێ ئیتر سەرەتا ئەحمەد شەرع کە کەسێکی پراگماتیکە لەگەڵ ئەمریکا ڕێککەوێ لەگەڵ ئیسرائیل ڕێککەوێ اینجا لە ڕێگای ئەوەوە ئەتوانێ پەیتا تا ڕادێک سعودیەش بخاتە پشتخۆی هێزە ئابوووریەکەی سعودیا بخاتە پشتخۆی تا ڕادێک ئەتوانێ باڵانسێ لە نێوان سعودیا و تورکیا دابنێ سعودیا لەو بارەوە ڕۆڵێکی هەیە بەڵام ڕۆڵەکەی وەکو تورکیا بەهێز نییە تورکیا لە ناو ماڵی ئەحمەد شەرع جێگای خۆی دروست کردووە هەرچی سعودیایە هێزی سەربازی نییە هێزێکی ئەوەی نییە هەندێک کاریگەری لەسەر هەندێک عاشیرەت و هەندێک گروپی جیهادی هەبووە پێشتر موچەی پێداون لەمە زیاتر شتێک نییە ئەوە سعودیا بە ئاشکرا ئەڵێ نە ئێرانی نە تورکی سووریایەکی نە ئێرانی نە تورکی بەڵکو سووریایەکی عەرەبی بەڵام ئەو سووریایە عەرەبیە تا ڕادەیەک ئەگەر ئێران و تورکیای لەناودانەبن بە پێچەوانەی بەرژەوەندیەکانی هێزەکانی سووریای دیموکراتیکیش نییە کە نیوەی زیاتری وەکوتم عەرەبە ئەم بابەتە دەبێ بەو شێوەیە لێک بدەینەوە هاوڕێیان ئەوە خەریکە نیو سەعات پڕ دەکەمەوە تکایە ئەگەر پرسیارێکتان هەیە پرسیارێکە بەڕێک و پێچی بە کوردێکی پاڕاو بنووسن و نیشانی پرسیاری لەسەر دابنێن ئەگەر نا کۆتایی بە و پەخشە بێنین ئەو هاوڕیانەی پرسیاریان هەیە تکایە پرسیارەکانیان بنووسن لەو بینەدا ئیتر فێسبووکیش ئەوە بوو فێسبووکیش خواحافیزیمان لێ دەکە پرسیارێک هاوڕێک پرسیاری هەیە تکایە ئەگەر هەتانە بەپەلە بنووسن تا وەکو کۆتایی پێبینین یا عمەر پرسیارێکی کەشت هەیە بەسەرچاو یەک شتی کۆمیدی بەس هەر هەیە گوایە پارتی و تورکمەن و بەعسیەکانی تورکیا لە کاتی لێدانی عێراق
لە نیازی ئینقلابن. یا ئەمەیان جارێ بەڕاستی نازانین هەڵوو مەرجەکان هەندێک گۆڕانکاریان بەسەردا هاتووە من پێم وە نییە من هەستەکەم پارتی ئێستاکە لەگەڵ حکوومەتی عراقیشدا ئیتر لەناو ڕێککەوتنی زۆر گەورەدایە و بەرژەوەندی ئەمریکیەکان ئەوێ ینی ئەمریکیەکان حتا تورکیا ئێستا حساب زیاتر لەسەر بەغدا دەکەن ئیتر بەغدا بەنسبەت ئەمریکا و بەنسبەت تورکیا وەکو جاران بەغدادی بەتەنیا ئێران نییە لە بۆ هەندێک ئەو حیسابانەی هیچیان بەغدای دەخەنە ناودا من چاوەڕێی ئەوە ناکەم بەڵام وەکوتم ناوچە وەکو جەنابەت باس کرد ناوچە جێناکۆکەکان بەردەوام ئەگەری شەڕ و ململانەی تائیفی هەیە ئیتر ئەمەیان بۆ کوێ دەچێت بەڕاستی جارێ نازانم بەڵام هەروەکوتم بابەتە استراتیجەکە ئەوەیە گرنگی استراتیجەکە ئەوەیە کە ئەمریکا و تورکیاش ئێستاکە حیساب زیاتر لەسەر بەغدا دەکەن ینی وەکو جاران بەتەنیا پرۆژەی تێکدانیان نییە تورکیا پێشتر پرۆژەکانی پرۆژەی تێکدان بوون لە عراقدا واتە ئێمە لە عراق ئەگەر بۆ ئێمە نابێ با بۆ هیچ کەس نەبێ ئیتر بەڵام ئێستاکە کە ئێران لە ساحەکەدا لاواز بووە ناڵێن لە ساحی عراقدا ئێران نەماوە بەڵام لە بەگشتی کە ئێران لاواز بووە ئیتر ئێستاکە بۆ ئەوان بچن هەموو هێرکەکانی خۆیان بخەنە سەبەتی سنی و کورد و تائیفێت و ئەمانە نەخێر لەسەر بەغدا ئیتر داهێنان دەکەن من پێم وایە بەو شێوەیە دەبێت باش هاوڕێیان ئەوە نیو ساعتمان تەواو کرد ئیتر هەی نییە ئێوەش ئیسراحەتی خۆتان وەربگرن سوپاستانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمان دابوون تکایە وەکو جاران ئەو گلەیەم بەردەوام دەکەم کە هەوڵ بدەن ڤیدیۆکانمان لە بۆ دۆستانتان بنێرن و داوایان لێ بکەن ببن بە سوبسکرایبکردن بۆ گرنگە لە بۆ ئەوەی من ناچار نەبم ڤیدیۆکان لە بۆ هەر کەسێک بنێرم ئەگەر هەر کەسێک ببێتە سوبسکرایب ئەوە من ناچاری ئەم کارە نیم و خەڵکەکە بەخۆی بە شێوێکی ئۆتۆماتیک دەیان بینێ کارێکی زەحمەت نییە لینکی فلیمەکان و لینکی کەناڵی یوتیوب لە بۆ دۆست و هاوڕێکانتان بنێرن داوایان لێ بکەن کە ئەوانیش ببن بە سوبسکرایب هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش بەردەوام دەبین لەگەڵ یەکتری هەر بژین